من لە شتاوەشتۆ ئەم سەوزە ئەفرۆشم بۆ پاک و ڕاگررتنی سەوزەکەم هەموو سەوزێکی جوان بەکارێرم و هیچ کانیا و زۆر ئێتیمان بەدەم بە ڕازاندنەوە بە جوانی ئەم ڕستقە لەبەر ئەوەی کە مشتەریەکانم هیچ گلەیەکیان لەسەرم نەبێ زۆربەی بیبەرەکانیشم هەمووی خۆماڵیە و ئینی عەبابەلیەوە ئەو ناوەی. سەوزە ئێستا بوو بە خۆراکی سەرەکی ڕۆژانەی خەڵکی زیاتر زۆر گرنگی پێ لەبەر ئەوەی زۆربەی ڕاگەاندەکان و تەندروستکاران گرنگی بە سەوزێن چونکە سەوزە دەبێت هۆی لە ناوبردنی ئەو چەوری و ئەو مادە زیانبەخشانەی کە لە جسما هەیە بۆیە لە هەموو جیهانە زیاتر گرنگی بە سەوزێت. ئێستا ڕۆژانە ئێمە هەنێ سەوزەی تایبەتمانەیە کە جیاواز دروست بووە لەوانە جەرجیر ئەو ڕێحانە نەعنا ئەوانە خەڵک زۆر گرنگی پێ ئەڵێ سوودێکی زۆر باشیە بۆ تەندروستی. جۆری تعدیلی ساردی پێژن جۆری وایە هەیە پێڵێن گەرم جۆری وایشی هەیە گۆڕینە هەر پارچەیەکە چاک نەکرێتەوە مەجبوری میگۆڕی هەر پارچەیەکی نەوعەتێ تریشیە لێ دێ کابرا خۆی پێی خۆشە تعدیلی ساردی بۆ بکەیت ئەو تعدیل سادە بۆیاقەکەی ناڕوە وە بێ بۆیاقەی هێنینەوە و نەوعەت تریشی هەیە بە گەرمە بەم شێوازە بەم شێوازەی سووتێنین و شێوازێکی زۆر جوان دەرەچێ. ئیش تەنەکشێتی لای ئێمە ڕۆژانە ڕوودا و هاتوشۆ تێتە لامان زۆربەی ئەو ڕوودانە تێن تەبان سیارەی بیچووکە سیارەی گەورەیش هەیە لای ئێمە بەڵام دی زۆربەی ڕووداوەکان سیارەی بیچووکە. هۆی ڕووداوەکان تەبان لە کوردستان لای خۆمان خۆتان زان ڕێگۆبانەکان زۆربەی زۆری خراپە کوالێت سیارەکانیش هەر خراپە نەوعیەت سیارەکان لەبەرەوە زۆر ئیش ئێرباک و مەکینە و سورعەت و لە پلێت نەوعیەت پلێتەکەیش سیارەکانم کە تێم تازەیە لە گشتی ناسکە. بەڕاستی سەفەرێکی بێحەد خۆش بێحەد معنەویە ئەوان شاتنە خزمەت حاجەکان و زیارەتی حاجەکانی کاڵعانەکانە دێنەوە واقعانە گەوانە دەبینم غوربەتی دێتە سەر دڵی ئینسانی بەڕاستی زۆر زۆر پێیان خۆشحاڵم و ئومیدوارم کە ئومێدم هەیە لە خوای کە هەموو خەڵکی کوردستانی حەجیان قسمەت بێ هەموو برادەران هەموو خۆشەویستان بەڕاستی جێکی خۆشە. زيارة شونا دوري بيت الله الشريف زيارة شونا غار عيرة شونا غار السوري هاتي نوا مقامي عزتي عايشي لوي إعرام بس شونا دوري بيت الصفا مروان كير هاتي نوا زيارتي هم الدنيا كل الحمد لله زور بخوش بجراء أصر بلندي لخواي بزياد بيارد Thank you.